مەهاباد خۆی ئەندازیارە. ئەمڕۆ هەردوو منداڵەکەی هێناوە بۆ فێستیڤاڵی ڕەمەزان کە تایبەتە بە کەلتوری چەندان وڵاتی جیاواز. مەهاباد دەیەوێ منداڵەکانی تۆزێک لە کەشوهەوای خوێندنی قوتابخانە دابڕێن. بەڕای من مناڵ پێویستی پێ ئێستا مناڵەکانی من دوێنێ تەواو بوون لە امتحانات و خوێندن. ئیتر پێویستیان پێ تۆزێ مێشتیان بکرێتەوە و تۆزێ بێنە دەرەوە و ئیتر بۆ خۆیان بژێنە ئەو فترێ. بەخوا ینی مەسەلەن زۆر جار شتەکانە بینن شتێکیان پێ جوانە با بڵێن بە ئەوەی خۆیان لە حەسەب عەقلیەتی خۆیان با بڵێن. ئیتر حەسەب پرسیارەکەی ئەوانیش ئێمەش وەڵامیان نەدەینەوە. مامۆستا مەریوان تەنانەت لێرەش ڕۆڵی مامۆستا دەبینێت و کەلتوری جیاوازی وڵاتان پێشانی منداڵەکانی دەدات بۆ ئەوەی ئەو وێنانەی لە تەلەڤیزۆن دەیان بینن ببینینیان ڕابێن. لە ڕاستیدا کە ئەو منداڵانە ئەم شتا جیاوازە دەبینن لایەن سەیر نابێتن کە ئەو کەلتورە جیاوازانە ببین لە تەلەڤیزۆن یا لێرکوانە ڕاستەوخۆ دەیبینن لەوانەیە لە تەلەڤیزۆن دەیبینن بەڵام ئەوها کاریگەری نییە زۆر وەکو ئەوەی ئێستا لە واقعدا دەیبینێتن لەگەڵ ئینسانەکان تێکەڵ دەبن لەگەر کەلتورەکان تێکەڵ دەبن لەگەر ئەو شتە سوکانەی مەسەلەن وڵاتانی دیکە هەیتیان با بڵێن هەم سدرەی زرک و بەرگە یاخود مەسەلەن کەلتورەکانی خۆیان هینایەتێ وڵاتەکەیمە ئەوە منداڵانە دەیبینن. لێرە دایکان و باوکان بۆ تامکردن و کڕینی خواردن و کاڵاکان هاتوون. منداڵەکانیش بۆ ئاشنابوون بەو خواردن و کاڵایانەی کە ڕەنگە سبەینێ پێویستیان پێی بێ. نارێن ڕۆستەم دەنگی ئەمریکا هەولێر.